بینەر و بیسەر عزیزەکانم سڵاوتان لێ بۆم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانەکەم کاک حاجی سەرور عەلیل کە بەڕێزیان سەرۆکی سندیکای کشت و کاڵی عەلوەی سلێمانی لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر مامەڵەی بەرهەمە کشت و کاڵیەکان لە عەلوەی سلێمانی. کاک سەرور سڵاوت لێبێ سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشا لەوە دەست پێ بکەم بزانم باسێکی عەلوەی سلێمانی بۆ بکەی بزانم ئەم عەلوە نوێی سلێمانی لە ساڵی چەند دامەزراوە تا چەند ئێوە وەکو خاوەن دوکانەکان وەکو سەرۆکی سندیکای کشت و کاڵی عەلوەی سلێمانی لە مەسەلەن لە بینا و لە بابەتەکانی ئەو عەلوەیە ڕازین و کاروبارەکانتان ڕۆژانە چۆن بەڕێیەکەن؟ بەڵێ ئێمە عەلوەی سلێمانی پێشتر لە ساڵی هەشتاکانە لە عەلوەی ئازادی بوو کە شوێنی ئیسلاحی زەرعیان پێوت لێوە بووین. دواتر لە 2000 و تقریبا ئێمە هاتوینێتە ئەم عەلوەیە کە عەلوەی سلێمانی عەلوەی نوێی پێڵێن دامەزراوە لەوێ بە 184 دوکانە قاتعی پێڵێن لە تقریبا 50 دوکانی وردە شاوش خواردنگە و سۆپەرمارکێت و ئەم شتانی تایە. باشاتە لە 2002 ئێوە شوێنەکەتان گواستوتەوە؟ تەبعاً ئێمە لە 2002 شوێنەکەمان گواستراوەتەوە لەوین. باشە بزانم عەلوەی پێشوو کە لە گەڕێکی ئازادی بوو لە ئێستا لە گەڕێکێکی دیکەیە و لە دەرەوە شاری سلێمانیە بزانم ئیشوکارەکان چەند جیاوازی هەیە شوێنەکە جیاوازی هەیە عەلوەی ئێستا تا چەند ستانداردە تا چەند لەگەڵ مەسەلەن بەرهەمەکانی ئێوە ئەگونجێت تا چەند لەگەڵ ئیشوکارەکانی ئێوە ئەگونجێت؟ طبعا لە ڕووی ستانداردیەوە ئەو وەختی کە لە 2002 کراوە لەوە چێ شتێکی زۆر باش بووە بۆ ئەو وەختە و بۆ ئێستاش هەر تقریبا هەر باشە. ئیشوکارەکانی ئێمە لەگەڵ عەلوەی ئەوسا ئەولا تەبەن تەزدیق بوو عەلوەیەکی بچووک بوو ئێستا فراوانە شوێنێکی باشە تقریبا ئەوەی ئێمە تا ئێستا لێی ڕازین و لە ڕووی ئەو کێشانشکێتە بە تایبەتی لە ڕووی گرفتی هاتوچۆوە لەگەڵ لیژنەکانی قایم قامێت و لەگەڵ بەڕێوەبەرەتی هاتوچەی سلێمانیا هەوڵماناوە چارەسەرمان کردوتە گرفت ئەوەی کە بۆ ئێمەیە زیاتر گرفتی هاتوچۆیە. زۆر باشە بزانم کردنەوەی ئەم عەلوە تا چەند بۆ نمونە کێش و گرفتەکانی ئێوە لە ڕووی کشت و کاڵی مەسەلەن لە ڕووی بیناوە لە ڕووی شوێنێکی گەورەترەوە مەسەلەن چارەسەر کردووەوە مەسەلەن یەک عەلوە بەسە مەسەلەن بۆ شاری سلێمانی یاخۆت ئێوە لە بەرنامەتانە ئەگەر عەلوەی دیکە بکرێتەوە؟ ئێمە زۆر جاری کەش باسمان کردووە لە بەرنامەکانی کەشە عەلوەی سلێمانی کەوتم پێگاتوە لە 184 دوکان ئێستاش تقریبا 30 بۆ 40 دوکانمان وشکەیەتی ئافرۆشێ. بەڵێ ئەمە لەوە چێ چەند عەلوەی کەش کرابێتەوە نەجاحەتی نێناوە لەبەری کە ئێمە زۆر جار بارتمان کردوتمانە سلێمانی تەنها عەلوەی بەسە وەکو هەر ئەوە هەڵەگرێت ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانە و بەداخەوە ئێستا لە شوێنەکانی کەش زۆر هەر شوێنێک کە بەرهەمێکی خۆماڵی پێگات بە شۆفڵێک تەختێکەکەن و عەلوەیشتیا دروستەکەن ئەمەش ئێمە زۆر جار سکاڵاشمان کردووە لە هەمان شوێن لە منتیقەی پێنجۆن چەند کەپرێک دروستەکەن لە منتیقەی شارە زوور کە وەختی بۆ نمونە پاقلە و کوولەکە ئەمابێ ئەمانش تەئسیری هەیە ینی هەم لەسەر عەلوەکەی ئێمە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ئەوانەی کە ئەو بەرهەمانە کۆ نابێتەوە لە یەک شوێنە ئەمە تەئسیری هەیە. بەڵێ کاک حاجی پێم خۆشە باسێکی ڕۆژمێری کشت و کاڵیم بۆ بکەی بزانم ڕۆژمێری کشت و کاڵی چییەوە لە چ کاتێکە ئێوە وەکو سندیکای کشت و کاڵی عەلوەی سلێمانی ڕۆژمێری کشت و کاڵی بەکارێنن؟ ڕۆژمێری کشت و کاڵی بەڕاستی کەوتای ئەم ڕۆژنمێرەدا مەزراوە یاخود دەرچووە ساڵانە لە 15 بە دواوە ئیتر بەرهەمەکانی خۆمان دەسەکا بە پێگەیشتنی ئەم بەرهەمانە کە پێ ئەگات قەدەغە هەنگێ نەختێ بەرهەمانەیە قەدەغەیە چێتە سەر و نەختێ بەرهەمیشمانەیە باجێ دەستێت سەر ئەمە بە ئیسفادەی هەیە بۆ پاڵپشتی جوتیارەکانمان بۆ ساغبوونەوەی بەرهەمەکانمان بۆی کە لە هیچ شوێنێکەوە کە بەرهەمی خۆمان پێگا هاوردە نەکرێ هیوادارم وابێت کە بە جدی بێ ئەو بەرهەمانەی کە خۆمان پێگا لەی شوێنێکەوە ڕێگیری لێ بکرێ هاوردە بکرێت دووهەمیش لەگەڵ حکومەتی ناوەندیشە هەماهنگ بن کە ئەو ڕۆژنامەی کشت و کاڵە دەرەچێت با بە یەک یعنی بۆ نمونە لەگەڵ حکومەتی ناوەندیشە هەر یەک بەرنامە بێ و هەر یەک ڕۆژمێر بێ بۆی کە بعد بێسم بەرهەمێکمان هەیە لێرە پێ ئەگات هی خۆمان پێگای خوارو ناوەڕاست نیەتی لەوە چێوان هاوردەیکەن بۆی کە ئەمە وا بێت هەم جوتیارەکانی خوارو ناوەڕاستیش هەم جوتیارەکانی خۆشمان ئیسفادەی لێکن لە 15 کە دەرەچێ هەتا چینە مانگی 12 ئێمە ئەم ڕۆژنامەی کشت و کاڵە ئیشی پێکرێ و ئەوانەی کە هەر بە درێژایی ساڵ قەدەغەی لەسەرە. واتە لە 15 دەست پێکات تا مانگی 12 یعنی ئەمە هەموو ساڵێک لەم کاتەیە یەک کاتی دیاریکراوی هەیە بۆ هەموو بەرهەمەکان؟
نەخێر بەپی پێگەیشتنە بەپی تاریخەکانێتی بۆ نمونە ئەم بەرهەمە پێگات زۆر بە شێوەیەکی بەڕاستی چاک دایانناوە بە زیرەکانە دانراوەی حسابی ئەو کراوە کە بەرە ئەو بەرهەمانە پێگا و لە کۆتاییە ئەو ساقەدەقەیە خنە سەر. زۆر باشە بزانم باسی ئەوت کرد کە پێویستە حکوومەتی فیدرالیش بە هەمان شێوە لەسەر ئەو ڕۆژژمێرە بڕوات بزانم کێشەکانی ئێوە لە ڕووی کشت و کاڵیەوە چییە لەگەڵ حکوومەتی فیدراڵات چۆن هاوکارتانن مەسەلەن تا چەند پێیان خۆشە مەسەلەن هاوردە هەبێت لە نێوان ئێمە و ئەوانە چۆن هاوکارتانن یاخود ئەو ڕێگریانە چیە لێتانەکرێ؟ ئەو کەوتم ئامانگ لەو ڕۆژمێرەیە جاری وە لەوە چە خۆتان بینی بێتان میدیاکارەکان هەموو جارێ جوتیارەکانی پێنجێن لێرە هەڵەسنەچن بۆ لای وەزیری کشت و کاڵی حکوومەتی فیدراڵ سکاڵاکەن لەبەرێکە ئەو بەرهەمانەی بە تایبەتی تەماتەکە وەختی خۆی پێگایە خوشوتی حکوومەتی ناوەند لێەوە هاوردەی نەکە یا بۆ نمونە کە لە تەماتەی بەسرا پێگا زۆر جار بینیتانە ئەو جوتیارەیەنەی بەسرا دیزداشەکەی دا ئەدرێکە لەبەرەی لێرەوە هاوردە ئەکرێ دانی ئەگەر ئەمە ئامانجی ببێت لەو ڕۆژنامەیە لەو ڕۆژمێرەیە ئەمە هەردوو لا ئیسفادەی لێکرێ ئەبێتە هۆی پاڵپشتێ بۆ بەرهەمەکانی خۆماڵی هەم خوار و ناوەڕاست و هەم هەرێمی کوردستانیش. زۆر باشە بزانم باسێکی ئەوم بۆ بکەی بزانم لە ئێستاە ئیتر وردە ئێمە چەند ڕۆژێکی تر ئەچینە مانگی 6 بزانم ئەو بەرهەمانی لە ئێستاە پێگەیشتون بەرهەمی خۆمان چین و ئەو شوێنانەی کە مەسەلەن زۆر بەپیتن لە هەرێمی کوردستان و ئێمە ئەزانین کە هەرێمی کوردستان سوپاس بخوا کە ناوچەیەکی زۆر بەپیتمان هەیە بزانم لە ئێستا ئەو شوێنی کە زۆر بەپیتە و بەرهەمی تایبەتی هەیە بۆ ئەم وەرزە چییە؟ هەرێمی کوردستان وەکو جەنابەت فەرمووت هەمووی بە پیت و بەرەکەتە هەم لە ڕووی کەشوهەوا گونجاوە بۆ ئەو بەرهەمانە هەر شوێنە و بە شتێک مەرغوبە بۆ نمونە ئێستا لە مانگی 6 منتیقەی تەقتەق و هەولێر و ئەمانەمان پێگا وەکو سەوزەکان وەکو پیاز پەتاتە دوای ئەوە قەیسی و قۆخیشمان پێگا منتیقەی دووەک و زاخۆیە هەموو شوێنەکان بە پێی خۆی پیتوبەرەکەتە بەپێی وەرزیە تاوان بەپێی وەرزیە ئەو بەپێی وەرزی ئەو بەرهەمانە پێ ئەگا دوای ئەوە ئێستا ئێمە ئەوەی کە پێگا منتیقەی تەقتەقمان هەیە منتیقەی هەولێرمان هەیە پیازە پەتاتێس بە تایبەتی سەوزەکان هەمی ئێستا لە مانگی 6 بە دوابەرە و زیاد بوونەڕوە. باشە چیتر دوای مانگی 6 بۆ نمونە مانگی 7 و 8 ئەمانە چی دیکەمان ئەبێت؟ تەمان ئێمە لە مانگی 7 و ئەوانە ئەچینە شارە زورمان پێگات زیاتر شووتی و بەڵێ مانگی 6 بە دوایتر منتیقەی شارە زورمان پێگات دوای لە مانگی 6 بە دووە مانگی 8 و ئەوانە منتیقەی پێنجێن و منتیقەی حاجی هۆمەران و ئەمانە تەماتەمان پێگا. تەماتە دوو ئەی بۆ نمونە لە زستانە ئێمە بەرهەمە زستانەیەکانمان چیە زیاتر؟ بەرهەمی زستانە لە مانگی تقریبەن لە مانگی 9 ئیتر ئێمە هەنارمان پێگا هەناری منتیقەی هەڵەبجە و شارە زورمان هەیە دوای ئەوەش بەرهەمە گەڵادارەکانیش لە مانگی زستانە لە مانگەکانی زستانە هەمانە. باشە بەو قسانی کە باست کرد کە حاجی ئێمە بەرهەمەکانمان زۆر کەمەکەواتە ینی ئەمە لە ڕووی ئەوەی کە بتوانێت بۆ نمونە بەرهەمی ناوخۆ مەسەلەن دابین بکات و ئەو ئێمە ئەم ڕۆژانە کە ئەچینە ناو بازار یاخودێکی سەردانی ئالوێ سلێمانی بکە ماشەڵڵا کۆمەڵێکی زۆر ئێمە لە خواردنمان هەیە بەڵام ئەو بابەتانی کە باست کرد کە لە هەرێمی کوردستان بەرهەمدێ بەداخەوە زۆر کە من ئێمە بزانم کوێن ئەو شوێنانی کە زیاتر ئێمە شتمان بۆ دەنێرن و ئەو بابەتانی کە ئەینێرن چین؟ ئەزانی ئێمە ئەو بەرهەمانی خۆمان کەوتمان لە مانگی 4 بە دو ئێمە تا مانگی 12 بەرهەمی خۆماڵیمان هەیە بە تایبەتی سەوزەکان کە وەڵین سەوزە خەیارە تەماتێ شووتیە کاڵەکە ئیتر ئەوانی ترە میوەکانمان ترێ ئەمانەمان زۆرە کێشەی ئێمە ساخ نەبوونەوەیە بەرهەمەکانی خۆمانە بۆ نمونە ئێستا بەرهەمانەمان پێگات ئێستا خارجی زۆرمانەیە تەنها لە ناو هەرێمی کوردستانە مدەوراتەکە و خوار و ناوەڕاستیش وا خەریکە ئەوانی زیاتر ساڵەکە ساڵ بە ساڵ بەرهەمیان زیاترە بێ ئەگەر ئەمە فکرێکی بۆ نەکرێتەوە بە بازارکردنی بۆ نەکرێ بەرهەمەکانمان چێتە دەروی وڵات بەڕاستی کەرتی کشت و کاڵیمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوەیە نەک بەرەو پێشەوە لەوەچی من چەند جاری کەش باسم کرد بێ جوتیاری خۆمان پێویستی بە هیچ شتێک نەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریکە تەنها بە بازارکردنی بۆ بکرێت بچێتە دەرەوەی وڵات بەرهەمەکانمان هەر جوتیارە بەرهەمەکەی پارە بکات دڵخۆشە بێ لێی ساڵ بە ساڵ بەرهەمی زیاترە بێ و بەرهەمی زیاترێ بێ بزانم حکوومەتی هەرێم تا چۆن مەسەلەن پشتگیری ئەوەی کردووە تا چۆن مەسەلەن لەگەڵ داواکاریەکانتانایە تا چۆن ئامادەی بۆ نمونە ئەم بەرهەمانی ئێوە کە زیای و لە ناوخۆی خۆمان زیای مەسەلەن
بنێرێتە دەرەوە ئێمە شتێکمان ئەنێرێتە دەرەوە کاک حاجی من زۆر بەداخۆک و بە بازارکردن حکوومەت هێرێمی کوردستان تا ئێستا هیچ هەنگاوێکی وای نەناوە کە هەوڵ بدرێ و بەرهەمانەی خۆمان بچێتە دەرەوە و ئەیلانیشی ناکەن ئایا بەرهەمانەی خۆمان چۆن ڕێگیری لەکرێ یاخود بۆ ناچێتە دەرەوە. بۆ نمونە ئێستا ئێمەوە لە ئەگەر توانین خارێکی زۆرمان هەیە شووتێکی زۆرمان هەیە بچێتە هەر بۆ نمونە بچێتە خلیج ئەوان هەموو وەختێ بۆ سعودیە بۆ یا بۆ نمونە ئێستا ئێمە لە ئێرانەوە لە تورکیا و هاوردەیەکی زۆر زۆرمانەیە بە تایبەتی سەوزۆمیەوە لە فەستەکانی کە خۆمان نیمان هەر بە مقابل بێ ئەمە بۆ ئێستا لەم مانگی ئەوە بەرهەمت لێوەرەگرنی ئەگەر لێشمان وەرناگرین ڕێگە بدرێ لێەوە بڕاتە دەروی وڵات. ئەمە هەر ئێمە لە ئێران و تورکیاوە زیاتر شت هاوردە ئەکەین ئەو شتانەی باڵێکە زۆر ئێمە زیاتر چی هاوردە ئەکەین لە بەرهەمە خۆراکیەکانمان ئێمە لە بەرهەمە خۆراکیەکانمانە میوەزستانەکانمان بە تایبەتی لە تورکیا و لە ئێرانەوە زیاتر بۆ نمونە لە سادا هەفتای لە ئێرانەوە هاوردە ئەکرێت لەبەرەوەی کە ئێران ئەو بەرهەمانەی ئێمە داوایەکەین ئەمڕۆ داوایەکەین بەیانی لە دەستمانایە زووتر دێت و بە فرێشیە گاتە دەستمان هەر سەوزە بێ ئامیوە بێ. زۆر باشە بزانم کاک حاجی باسی شووتیت کرد باسی خەیارت کرد لە ئێستا ئەم دوو بەرهەمە کاڵێن بەرهەمی ناوخۆی خۆمانە ئەمانە هیچ ژێر نایلۆنن یاخود مەسەلەن لە دەشت و دەر و لای خۆمانە لە مەسەلەن خۆمانەیە ئەمە کە مەسەلەن ئەوسا من بیرم یەکە مناڵ بووم کاک حاجی مەسەلەن ماڵێک کە شووتی قاشە کرد یا خەیاریان ئەخوار پاکیانە کرد هەموو گەڕەکەکە بۆنیە کرد بەڵام ئێستا یعنی هیچ نەتامێکی هەیە نەبوونێکی هەیە ئەجارەوە خەیار هاتام ساردێکی هەیە هۆکاری چییە کاک حاجی ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ طبعا ئێمە ئەوەی کە ئەیگەڕێنیەوە بۆ ئەوە بەنسبەت ئەوەی کە بەرهەمی خۆماڵی ئەوەی کە هەمانەیی خانۆپلاسیکەکانە وەکو خەیار و بازێ بەرهەمی کەشمان هەیە وەشمانەی بەرهەتاوە ئەو خیارە پێڵی خیاری خۆماڵی لە بەرهەتاوە کرێت ئەمە تامون لەزەتەکەی خۆیان لە دەست نەداوە تابانەوەی کە لە بەیتە پلاسیکەکان ناکرێت فەرقی هەیە لەگەڵەوەی کە لە بەرهەتاوە کرێت هەم لە ڕووی تام و بۆن و ئەومە شتێکی وەکو ئەوە نییە خۆشمان بەوە ڕاهاتوین کە ئەو بەرهەمەی خوار بەو خۆماڵی ڕاتوین وەکو تام و بۆنی شووتی ئەو ساش احتیمالە ئەو عیلم تەتەوری کردووە یعنی ئەو بەرهەمەی کە ئەوسا شووتێک لەوەچێت 5 کیلۆ بۆ ئێستا بەوەی مادەیەکەوە یا بەوەی دەرمانێکەوەی دەنێ ئەم بەرهەمە زیاتر گەشەکە زیاتر گەورابێ وە زووتریش پێگە ئەمە تام و بۆنەکەی خۆی لە دەسەیە لەوەچ لە ڕووی تەندروستیشەوە باش نەبێت. طبعا هەموو بەرهەمێک پێویستی هەر لە ئینسانێکەوە هەر لە شتێکی زەرایە پێویستی بە عیلاج هەیە بۆی بکرێ بۆ ئەوەی کە تووشی خڕکەرێکە بێ تووشی مێروویەکە بێ ئەمە بۆی لەنا بەس ئەو بەرهەمی کە بۆی بەکارهێنێ بۆ زوو پێگەیشتنی یاخود بۆ زوو گەیاندنی ئەمە لەوەچێ ئەگەر بەرشێوەیەکی تەندروست نەیدرێتێ زەرری بێ لە ڕووی تەندروستەوە بۆ ئینسان و هەم لە ڕووی تامەکەش و بۆنەکەشەوە کە جەنابتەڵی. زۆر باش بزانم باسی ئەوت کرد کە ئەم لە ئێستاە کۆمەڵک لە جوتیارە بەڕێزەکە مەسەلەن لە ژێر نایلۆنا ئەو بابەت خانۆ پلاستیکەکان مەسەلەن هەنێ بەرهەمەیەنە لە بەرەوەی هەر 4 فەسڵی وەرزەکەی هەبێت بزانم ئەمە مەسەلەن ئامادەکاریێکی باشە و ئەمە مەسەلەن تا چەند سوودی هەبووە و تا چەند ئەوەی وای کردو مەسەلەن لە ئەلووی سلێمانیا بە تایبەت مەسەلەن ئەو بەرهەمانی کە مەسەلەن ئێمە پێویستمانە لە هاوینە هەبێ لە هاوینە بۆ لە هەزستانیشە ئێستا کۆمەڵک بەرهەم کە خۆی بەرهەمی هاوینن بەڵام سێرەکی لە زستانیشە هەیە و پێچەوانەشەوە تا چەند ئەمە سوودی هەبووە تا چەند مەسەلەن حکوومەتیش یارمەتی دەری جوتیاران بۆ لەو بوارەیە بە تایبەت. ئەو بەرهەمانەی کە ئێستا هەمانە وەکو بۆ نمونە خەیار هەمانە ئێستا لە بەرهەتاوی ژاکرێت باشە بەو شێوازە ئەکرێ بەس ئەو بەرهەمەی نییە وەکو ئەوی کە لە بەرەتاوە یاخو بەرەمی سەریعی نییە وەکو ئەو زووتریش پێناگا. باشە دووهەمیش ئێمە لە فەستەکانی زستانە نیمانە تەنها گەڵادارەکانمان هەیە بەعزە بەرەمێکی گەڵادار کە لە بەیتە پلاسیکەکان خانۆ پلاسیکەکانیکەن کەلەر مخەرنابیت و کاهوو ئەم شتانە وە کەمێکیش پاخلە و ئەمانی تێداکەن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری جوتیارەکان با لە ڕووی وزەیە لە ڕووی سوتەمەنیەوە وەکو وڵاتانی دراوسێ بتوانین خانۆ پلاسیکەکان هەر 4 فەسڵەکە بەرهەمیان هەبێت بۆ نمونە سیستمی گەرمکردنەوەیان بۆ بەکاربێنێ خانۆ پلاسیکەکان ئەتوانین لە فەستەکانی زستانیشە بەرهەمیان هەبێ و دووهەمیش تاوان ئەو ڕۆژنامەی کشت و کاڵێەوە بکات کە تەواوەتی پشتگیری جوتیاران کات ڕێگری لە هاوردەکردنی هەموو بەرهەمێ بهێنرێت
کە بتوانن بەشی ناوخۆدابین بکرێ. باش بزانم خانۆ پلاستیکەکان لە ئێستا مەسەن خەڵک هیچ داوا کات لەلایەن ئێوە مەسەن خانۆ پلاستیکی دیکە بکرێتەوە یاخود حەزی بەو کارە بێت چونکە چەند ساڵێک پێشستا کۆمەڵێک جوتیار مەسەلەن زۆر کاریانەکرد لەسەر ئەو خانۆ پلاستیکیانەوە زۆر مەبەستیان بوو لە ئێستا هەز ناکەی کە ئەم خانۆ پلاستیکیانە مەسەلەن کەمی کردووە یاخود بەرهەمەکانیان زۆر ڕەواجی لەسەر نییە یاخود بەرهەمەکانیان زۆر ساغ نابێتەوە هەز ناکەی کەمی کرد بێت؟ وەڵا ئەو بەرهەمانەی کە زیایی کردووە نەکەمی کردووە ساڵ بە ساڵ ئێستا احتیمال لە چەند ساڵی ڕابردوو لەوە لە دەوری 16,000 بەیتی پلاستیکە بۆ ئێستا چۆتە احتیمال دەسبێتە سەر و 20,000 بەیتی پلاستیکیەوە لەوە بە دەقیقی نازان بەس چەند ساڵ لەمە پێشکە ئاگادار بووم ئێمە لەگەڵ لیژنەکانی خایمخامێت تا هەر ئەندامین لێ کۆبوونەوان هەیە سماگانە تا ئێستا باز نەکراوەتەوە چەند ساڵێکە بێ بە ساڵانی پێشووکە باسەکەلا لە زیاتر 16 ئێستا احتیمالیە چۆتە سەر و 20,000ەوە ئەم بەیتە پلاستیکیانەس بەڕاستی لە فەسڵی پێگەیشتنیە هەموو ساڵە لە بیدایەتە لەوە تۆزە سەعری لە خوار بێت سپاس بۆ خوال لە ڕۆژ بە ڕۆژ لەوە کە بەرهەمی خوار و ناوەڕاستکەمە بێتەوە تاوان لێوێ ساقە بێتەوە بەرهەمەکانیان نرخەکەی چێتە سەر و ئیسیفادەژەکانە گزەرە بکەن. باشە باس پێم خۆشە باسێکم بۆ بکە بزانم زیاتر چی بەرهەمێنن بێچکە بۆ نمونە لە خەیار چیتر بەرهەمێنن خانوە پلاستیکەکان زیاتر لە ئێستا حەزەکەن چ بەرهەمێک چونکە کە 20,000 مەسەلەن زیاتر بێت ئەبێ مەسەن بەرهەمەکانیشیان جۆرا و جۆر بێ چینەوە بەرهەمانی زیاتر لە خانوە پلاستیکەکان بەرهەمەهێنرێت؟ خۆی کێشەکە هەلەوەیە ئێمە بەرهەمەکان هەمی ئێستا لە سەدا لەوە 90 خەیار بەکار بەرهەمەهێنرێت یعنی هیچ بەرهەمێکیکە نییە ئێستا بەحقیقەت ئەوەش کە ئێستا تەماتە و ئەم شتانە لەم فەسڵە ئەوەی بەرهەتاو زیاترە خۆری وە نیشە ساغی نابێتەوە ئێستا گەر ئێمە بێ تەماتە بەرهەمێکی وەکو خیار سەریع نادات لەوە بەرهەمی کەمتر بێ وە دەرەنتریش پێ بگا خەڵکیش زیاتر خەزی حەزیان لە خیارەکەی لە بۆی بەرەمێکی سەریعتەیاتێ و ئەوەی کە لە زستانە بەکەیکەن خەرنابیتە برۆکلیە ئەمانە کە کاهووە جاریوا پاخلەش وەکو وتم ئەکرێت لە بەیتە پلاستیکەکانە ئەمە لە ئێستا ناکرێت ئێستا تەنها احتیمالی هەیە لە 190 بەس خیار بێ. زۆر باشە بزانم باسی ئەومان کرد وردە چینە مانگی شەشەوە بزانم لە مانگی شەشە لێرە چی قەدەخە ئەکرێت کاک حاجی شتێک قەدەخە ئەکرێت کە نێتە هەرێمی کوردستانەوە بۆی بەرهەمی ناوخۆیی خۆمان چی پێگات؟ وەکۆی بزانم لە مانگی شەشە لە ڕۆژمێری کشت و کاڵێکە ئەمە تاچیت بە کاڵک لە یەکی شت قەدەغا کرێ و بەرهەمی تریشمانەیە بەڕاستی ئێستا لە یادم نییە چیە بەس لە سەداسەد لە مانگی یەکی شەشە کاڵک قەدەغەیەکرێتە سەر. باشە کاڵکی کوێ پێگا کاک حاجی بزانم کاڵکی خۆمان شیرینترەوەنیە بەڵێ ئێسای کاڵکی منتیقەی کفریمان هەیە منتیقەی جەبارەمان هەیە منتیقەی عوزێم و سامەڕەمان هەیە ئیتر لە مانگی شەش بە دواوانی خۆشمان منتیقەی هەولێر و منتیقەی شارە زوور لە مانگی شەش بە دوا پێگا. زۆر باشە باسی نرخت کرد کاک حاجی بزانم ئەو بەرهەمانی کە نەعەلوی سلێمانی لەلایەن ئێوە نرخەکەی بۆ دیاری ئەکرێ لەسەر چ بنەمایە نرخەکەی بۆ دیاری ئەکەن و هەل لە ئەلوایە کە نرخەکەی بۆ دیاری ئەکرێ مثلەن ئەو کەسانی کە دوکاندارن یاخۆ مثلەن دەستگێڕن یاخۆ لە ناو بازارە بابەتەکان ئەفرۆشن مثلەن ئازادن لەوەی نرخەکان مثلەن 1-2 مثلەن بڕێکی کەم زیایە بخەنە سەر بابەتەکان و بەس ئەوەی بەلامەوە گرنگە زیاتر بزانم نرخەکان چۆن دیاری ئەکەن ئێوە؟ وەڵا ئەوەی باست کرد نرخ بە هیچ شێوە دیاری ناکرێت نرخ بازار ئازادە نەک لە سەوزۆمیە لە هەموو بەرهەمەکانە لە هەموو شتەکانی ناو بازارە ئازادە ئیتر ئەمە خستنە ڕوو خواستە لە ئەگەر خواستی زیاتر لەسەر بێلەوە و بەرهەمانە زیاتر نرخی بەرز بێتەوە ئەگەر زیاتریش خرێتە ڕوو لە بازارە زیاد بێلەوە چێ نرخەکەی دابەزێ واتە جوتیارەکان خۆیان ئازاتن لەوەی کە نرخێکی دیاری کراو دەئانێن بە ئەو بابەتی کە ئیەنە ناو ئەلوەوە ئەو حەز ڕزقەکە هەز بەرهەمێک دێتە ناو ئەلوەکانەوە بەدەست نەجوتیارە بازار حکومەکە ئەگەر بازار باڵێ نرخەکەی لەوە دیارێک باش لە ئێستا چ شتێک بۆ نمونە چ بابەتێک زۆر گرانە چ شتێک زۆر مەسەلەن خەڵک حەزیلێتی و خواستی لەسرە مانگی سێوچوە مەسەلەن گەڵامێ و هەڵوژەی ترش و پاقلە و ئەمانە زۆر ها خەڵک مەسەلەن حەزیلێتی بزانم لە مانگی 5 و 6 و ئەوانەیە حەوت بۆ نمونە ئەوانە چ شتێک زۆر نرخەکەی بەرز ئەبێتەوە
ئێمە لەمانی حوتوانایتر هەنجیریشمان پێگا گرانە بێت تۆزە لە بیدایەتە دوو هەمیش ێستا قەیسیمان هەیە کە تازە پێگا ئەویش نرخەکەی هەر گرانە بە هەمان شێوە خۆغیش لە بەر پێگەیشت نایە ئەویش ئەمانە نرخەکەی تۆزێ لە هەوڵۆ گرانە بێت وەکو گەڵامی و پاقلە و هەڵوژە ترشەکە ئەویش وردەودا نرخەکەی دێتە خوارد ئێستا لەم کاتەیە کە وەکو باسێکەکەی فەسڵی خواردنی بە تایبەتی کاڵک و شووتیە زیاتر خەیارە ترۆزیە ئەمانە بەرهەمێکە پێگەیوە و نرخەکەشی بەڕاستی زۆر گونجا و خەیار و ترۆزیمان ێستا بە تایبەتی خەیارەکەمان نرخەکەی زۆر کەمە ترۆزی خۆمان پێگەیشتۆ کاک حاجی ئەوەی کە پێگەیشتۆ ئێستا ترۆزی وەکو بەراومان ئەوەی کە بە دێمەکرا ئێستا لە بازە شوێنێکرا بە بەراوە کرێت وەکو دێمەکە تامینە تەبانی خۆشمانەوە شارە زوریش خەریکە وردەوە ڕۆژ بە ڕۆژ لە بەزیابوونایە هەتا چینە مانگی 6 لەوە چ ئەویش بەرەمێکی زیای بێ ئەوەی کە لە شارە زوورە بەرەمێنە یاخۆ لە شوێنەکانی کە ئەمە تێمی پێڵنەوەکو بۆن و تامەکەی خۆی لە دەست نایە باشە ئەی بامی خۆمان پێگەیشتووە بامی خۆشمان نەخێر ئێستا هەر هی منتیقی ناوەڕاستی عێراقمان هەیە باش ئەی گەڵامی و گەڵامی خۆشمان پێ نەگەیشتووە بزانام جارێ ماوە گەڵامی خۆشمان هەر خوا خەریکە لە تەواوبوونە تر ئەو تەبانەوەی جۆکار چۆنەڵین شوێنەکان ئەگۆڕێت منتیقی شارباژێرمان هەیە ئێستا بامێکی گەڵامەیەک وردەوە ئەویش بەرەو کۆتایی ژێنەک بەرەو بیدایەتی پێگەیشتنی ئەم ساڵ بەهارمان کەم بوو کاک حاجی ها ئەم ساڵ لەبەرەوەی کەمی بارانمان هەبوو ئاو کەم و بەڵێرەوەڵا بەداخەوە ئەو فەسڵە با ئەو بەرهەمانەی و میوانەیە عەفۆ و سەوزانە کە هەمان بوو بە تایبەتی سروشتەکان کەمانە بوو بەداخەوە بە شۆکارێکی سەرەکیە بۆ ئەو بزانم باسێکی نرخی کارەبان بۆ بکەی کاک حاجی بزانم نرخی کارەبای کشتتوکاڵی و نێبیسبێتمان کەمترە وەک لە کارەبای بازرگانی بزانم لە لای ئێوە ژوایە یاخۆت گلەی یەکتانەیە لەسەر کارەباکەتان مەڵای من ئەوم گلەی کردۆلەوە چێ هەموو بەرپرسەکان یاخۆ هەموو بەڕێبەرایەتی کارەبای سلێمانی یاخۆ لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان ئەم داوایمان کردووە نەگە ئێمە هەموو عەلوەکانی شارەکانی هەرێمی کوردستان هەولێر دوهۆک زاخۆ کەلار هەمین داوامان کردووە بە نووسراویش بە کتابێک دامانەتە وەزیری کشتتوکاڵ کە هەوڵێکی جدی بدەن لەسەر ئێمە تەبان وەکو باسی گرانی کارەبا و کرد ئێمە بە تجاری بۆ ماحسابەکرێ بە 156 دینارە ئەمە تەبان گرانە ئێمە ئەو بەرهەمانەی حەق وایە نەک عەلوەکان بە تایبەتی عەلوەکان بە ئیجباری هەموو دوکانە ساردکەرەوەی هەبێ ئەم دوکانانەی کە ساردکەرەوەی هەبێ ئەمە بازە بەرهەمێکمان هەیە لە هاوین و لە زستانە بێ لە ساردکەرەوەی بێ و بەعزە بەرهەمێکیشمان پێ ئەگا لەمە دوا بۆ نمونە هەنجیرە هەڵوژەیە ئەگەر بمێنێتەوە لە ساردکەرەوەانە بێ لەوە جوتیارەکە زەرەر بکات هەم لە ڕووی تەندروستیەوە لەوە چێ باش نەبێ من داواکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو عەلوانە کارەباکانمان بۆ بخەنە سەر کەتی کشتتوکاڵی لەبەرەوەی کە ئەمە نرخێکی گونجاوە زۆر بەداخەوە ئێستا ئێمە زۆربەی ئەوانەی کە ساردکەرەوە دروستەکان چوینەتە کەرکووک یاخۆ لە مووسڵ دروستیان کردەوە بۆ خەزنکردنی پەتاتە ئەمە لە ڕێی هەلی کارەوە لە ڕێی زۆربەی ئیشەکانەوە کاچێتە خوار و ناوەڕاستی عێراق ئەویش لێوە کارەبا بە وازم بە 16 دیناریشە نەک بە 34 دینار وەکو کشتتوکاڵی خۆمان هەمی مەغازینی ساردکەرەوەکانمان بدۆتە ئەوێت تووسیەکەن زۆر باشە بزانم کاک حاجی باسی خوار و ناوەڕاستی عێراقت کرد بزانم ئێمە پشت بە چ بەرهەمێکی ئەوانە بەستین ینی چ بابەتێکی ئەوان زیاتر هاوردە ئەەکەین چ شتێکیانەیە ئەوان زیاتر ئێمە نیمانەوە مەسەن پشتی پێ ئێبەستین وەکو بەپێی وەرزە ئێمە وەرزەکان بەپێی وەرزەکانەکە بە وەرزی ئەو وەرزە بۆ نمونەوان بەرهەمێکیان پێگا خۆمان نیمان لە بەرەوەی ئەوێ زیاتر گەرمە بۆ نمونە بامیان لە ئێمە زووتر پێگا تەماتە خەیار ئەم شتانە پێگا ئەو وەختە لای خۆمان نییە بۆ نمونە هەرمیوە قەیسی و قۆغ و ئەمانە پێگا جارە لای خۆمان پێ نەگەیشتووە ئەوانە هێنن لێرە ساغە بێتەوە بە عەکسەوەی خۆشمان کە پێگا ئەمێن لێ ساغەکرێتەوە زۆر باشە ئەوەش بیرۆکەیەکی باشە بزانم کاک حاجی لە ئێستا کۆمەڵێک بابەت و میوەی تازە بۆ نمونە هاتۆتە ناو بازارەوە هەندێکیان ئەگەر بڵێم بۆ نمونە چەند ساڵێکە ئێمە ئەیبینین مەسەلەن مانگۆیە ئەفۆکادۆیە هەنێک بابەتی تر هەیە هەوردەوردە ناوەکانیان پێ ئاشنا ئەبین ئەمانە بیرۆکەکانیان ئەوەندەی بزانیت ئەو نەیزانیاری لەسەری هەبێ بیرۆکەکانیان چۆن بۆچ مەسەلەن و خەڵک تا چەند مەسەلەن حەزیان لێ ئەەکەن تا چەند ساغە بێتەوە لە بازاڕەکانی کوردستانە بەڵێ ئەو بەرهەمانەی کە جەنابتەڵێ ئەو میوانە دەگمەنانەکە ئێمە هاوردەیەکرێت چەند ساڵی ڕابردوو لەوە چ لێرە من نەمان بینی بێەوە نەش بووە ساڵ بە ساڵ تابان خەڵگە چێتە دەرەوە چێتە وڵاتان ئەی بینێ یاخود لە ڕێی میدیای لە ڕێی
سوسیال میدیا و ئەیبینین ئەو بەرهەمانە لە وڵاتان هەیە ئێستا لە هەر شوێنێکەوە داوایەکەین ئەو بەرهەمانە بە کاتێکی کەم بەدەستمانەگات تەبانەوانش کە زۆر بەرهەم هەیە لەوەچێ ئێمە لێرە پێی هایکی کەش هەیە لە بەس لێرە پێی ئاشنا نەبین لەوەچە بیێنی ساک نەبێتەوە ورە دەوردەوە ئەوانی کە پێی ئاشنا بن بۆ نمونە بەرهەمێگەێنری تۆ لە بەڕادێکی گەورە بارەکرێ ئەوانی کە خەڵک پێی ئاشنایە ئەوەی کە خەڵک پێی ئاشنانێ کەمێگەێنی وردەوە تا خەڵک پێی ئاشنابێ ئەوانە زیاد ساڵ بە ساڵ ئەو بەرهەمانی کە جەناب دەڵێ لەوە چێ زیاتر بێتارێمی کوردستان و عێراقیشەوە بەتایبەت بەتەکیدا ئێمە ساڵانە مەسەلەن بابەتی تازە ئەبینین بەرهەمێکی دیکەیە نازانم ناوەکەیم بیرچێتەوەڵەن کۆریە شتێکی سوور بوو ئەوە دڕکوشتی پێوە بوو ناوەکەیم بیرچێتەوە ئەوە لە بەنگلادیش من خۆم کاشێکە وەکو کێوی وایە لە بەنگلادیش هەیە لە وڵاتانی کەش هەیە بەڵێ وەڵامیش ناوەکەی میچێت یەک دوو جار تەبعاً من کڕێویشمە ئەڵێم زانی تامەکەی چیەوە نێر تامی چیە چیە بەس تا چەند گرنگە ئێمە مەسەلەن ئەو بابەتانە مەسەلەن بێتە ناو هەرێمی کوردستانەوە وڵای تابان گرنگە حەقا خۆشە ئەو میوانە کە بێتە لەوە چێ ئێمە باشتێکی نامۆ نەبێکەی بینین من چوومەتە خۆم چوومە بەنگلادیش بەعزە میوەیەکی لێ بۆ هەر نەمانزانیوە میوەیە چۆنە تامێکی وای بۆ لەوە چێ ئێمە نەمانتوانین بێ بیخۆین ئەو ناوەکەم بیرکەوتە دراگۆن شتێکی ئەو مناڵەکانە نەکات حەزیان لێ و باوە بیرم کەوتەوە حاجی سەروەر سوپاس دەکەم سوپاس بۆ ئەو زانیاری و بابەتەی لەسەر قسەکانت بزانم من شتێکی ئەوتۆم نەماوە پرسیارێکم نەماوە ئەگەر خۆت شتێکت مابێت حەز بکەی باسی بکەیت من وەڵام سپاسانەکەم سپاسی هەموو میدیاکارەکانەکەم بەڕاستی هەموو جارێ ئەرکە کێشن بۆ ڕوونکردنەوە لەسەر بەرەمی خۆماڵی وەخو لەسەر چۆنێتی ئەلوەکان بەکارێنان یان یاخود ئەوانیان من هەموو جارێم گلەیم کردووە لە ئێوە لە هەموو میدیاکارەکان هیوادارم هەموو میدیاکان بەرنامەیەکیان بێت بۆ نمونە بەرهەمە خۆماڵەکان بە خەڵک ئاشنا بکەن بۆی خەڵک زیاتر لەوە چێ کەسێک بێت گەنجی تازە بێت ئەم گەنجانە بێت نەی ئاشنا نەبن بۆ بەرهەمە خۆماڵیان لەوە چێ لە ڕووی وەکووتمان ڕەونەق و جوانیەوە نەبێ بەس لە ڕووی هەم تەندروستی کوالێتیە و هەم لە تەندروستی و هەم لە تامیشەوە لەو بەرهەمانە زۆر بەتامتر و هەم بە سووتریش بێکەێنین هیوادارم هەموو میدیاکارەکان بەرنامەیەکی تایبەتیان بێ یاخود مانگانە بێ هەفتانە بێت بۆ بیخەنە بەرچاوی بینەران بۆی کە ئاشنا بن بە بەرهەمی خۆماڵی و گرنگیش بن بە بەرەمی خۆماڵی کە خەڵک زیاترەوە بەکاربێنە زۆر ڕاستە بە دڵنیاییەوە هەم وەکو باسی شت کرد کاک حاجی بەروبوومە خۆماڵەکانمان هەم لە شووتی بێ کاڵک بێت تەماتە بێ ئەنی هەموو بەرهەمەکانمان کە خۆماڵی ئەبێت تاموچێژێکی تایبەتی هەیە بەڕاستی بۆ نوبەرامەیەکی تایبەتی هەیە بەڵام تر لە ئێستا وەکوتۆڵی بەهۆی وشکە ساڵی بێ بەهۆی هەر ڕووداوێکی نەخوازراوە بێ مەجبورین کە مەسەلەن بەرهەمی دەرەکی هاوردەی ناوخۆ بکەین دووبارە زۆر سوپاس بۆ حاجی سەروەر عەلی کە بەڕێزیان سەرۆکی سەندیکای کشتوکاڵی ئەلوەی سلێمانی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کە باسمان کرد لەسەر مامەڵەی بەرهەمە کشتوکاڵەکان لە ئەلوەی سلێمانی تا پرۆگرامێکی دیکە شاد بن خواتان لەگەڵ بێت